هۆکاری ئەوەی کە خوێنەری کتێبە ئاینیەکان و ئەو کتێبانی دەربارەی ئاین نووسراون هەمیشە ڕێژەکەی بەرزترە بۆ چێگەڕێنیسە. سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێستان. ئێمە جگە لە پێشانگای سلێمانی کە ئەم دوو خولە بەشدار بووین، چەندین پێشانگا لە هەولێر لە دەرۆژ بەشدار بووین. بەپی ئەو ئامارانی کە لە پێشانگەکان کۆکرێنەوە زۆربەی ساڵەکان وا بووە کە بابەتی ئاینی خوێنەرێکی زیاتری هەبووە. لە ڕاستیە ئێستا بابەتە ئاینیەکان لە یەک بواری تایبەتە، لە یەک مەجالا قەتیس نەبووە. زۆر بواری فراوانی هەیە، بواری هەیە بۆ نمونە تەفسیرە، دواری هەیە فەرمودەیە، بوارەکانی تریش هەمووی بە شێوەیەک لە شێوەکان ئاین ڕۆڵی خۆی تیا هەیە. لە بەرەوەی بوارەکانیشی فراوانە ئێمەش گەلێکی موسڵمانین، زۆرینەی ئەو خەڵکە موسڵمانە. ئاینی ئیسلامیش هانی خەڵکی ئەدا هەر لە یەکەم ئاەتە کە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزێ هانی خەڵکیەدا لەسەر خوێندنەوە. لەبەرەوە نابێ ئێمە پێمان سیر بێ لە ناو گەلێکە کە ئاینەکەی ئەوە بێت و ئاینەکەش فەرمایە بە خوێنەرەکە بکات زۆرترین خوێنەرەکانی خوێنەرێکی ئیسلامی بن یا خوێنەرێکی کتێبە ئاینیەکان بن. لەبەرەوە وای ئەبینم کە بەردەوام دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی کاوانی کتێبی ئاینی بڵاوکەنەوە زۆرن لەلایەک، لەلایەکی تریش هەموو پێشەنگەکان ژمارەیەکی زۆر ناونیشانی تازەشیان پێیە. پرسیارەکانی خەڵکیش تاشیش زۆرتر ئەبێت و پێویستی بە وەڵامە. لەبەرەوە دایم نوێبوونەوە لەم بوارەیە هەیە، لەبەرەوە خوێنەرەکانیشی زۆر ئەبێت ساڵ بە ساڵ سواز بخوا کە زۆریش